بەخێربێن بۆ خولی فێربوونی زمانی فارسی. ناوازەترین خولی فێربوون. لەگەڵ ئێمە ئاسانتر فارسی فێر بە. کەناڵی مەمەد سەلاح هەموو کات نوێترین و جیاوازترینە. سلام دوستان عزیز، سڵاو هاوڕێیانی عزیز، لەوانەی نۆیەمی فێربوونی زمانی فارسی بە یەک خول لەگەڵتانم. پێشە بڕۆمە سەروانەکە تکای بیرتان نەچێت لایکی ڤیدیۆکە بکەن و سەبسکرایبی چەناڵەکە بکەن و لە تەلێگرام و فەیسبوک و ئینستاگرامیش لەگەڵمان بن. هاتینە سەر بەشی دووهەمی خوێندن لە بەشی دووهەمی کتێبی کاربردی واژێ کە بەشی یەکەمیاڵێت چی؟ بازی از رشته‌های تحصیلی لەم وانەیە کۆمەڵێک لە بەشەکانی خوێندن ئەخوێنین. رشته واتە بەش، باشە؟ رشته‌های تحصیلی واتە بەشەکانی خوێندن. سەرەتا زبان واتە زمان، واتە بەشی زمان. ریاضی واتە بیرکاری. فیزیک واتە فیزیا. شیمی واتە کیمیا. و تاریخ واتە مێژوو. ئەدەبیات واتە ئەدەبیات، خوێندراوە و شێعر و ئەو شتانە، ژیاننامەی شاعیر و ئەوانە و پەند و ئەو شتانە. جۆغڕافیا واتە جوگرافیا. موسیقی واتە مۆسیقا. ورزش واتە وەرزش. هونەر واتە هونەر. و دواتر دێنە سەر در دانشگاه واتە لە زانکۆ، باشە؟ لە زانکۆ. سالن غذاخوری، هۆڵی نان خواردن. سالن هۆڵ، غذاخوری نان خواردن. سالن ورزش، هۆڵی وەرزش. کتابخانه واتە کتێبخانە، پەرتووکخانە. خوابگاه واتە داخلی یاخود بەشە ناوخۆیی. تکایە ئەو ژانەی سەرەوە کە خوێنمان لەبەریکەن من بە خێرایی بەسەری هاچم، چونکە نامەوێت کاتی ڤیدیۆکە درێژ بێتەوە، بەڵام وشەکانیش ئاسانن، ینی ئەو بەشانە و شانە زۆربەی لە زمانی کوردیەوە نزیکە و خوێندنەوەکەشی ئاسانە، واتاکەشی دیارە. دێنە سەر بەشی سێهەم، در کلاس درس، لە پۆلی وانە. یەکەم نووسراوە چی؟ دانش آموزان برای خارج شدن از کلاس دست خود را بالا میبرند و اجازه میگیرند. خوێندکاران بۆ ڕۆشنەدەرەوە لە پۆل دەست بەرزەکەنەوە و ئیجازە وەرەگرن، مۆڵەت وەرەگرن. 2. علی همیشه در کلاس درس حاضر بود. علی هەموو کات لە پۆلی وانە ئامادە بوو. ترم گذشته دانشجویان با نمره‌های خوبی قبول شدند. واتە بەشی ڕابردوو یاخود هەنگاوی ڕابردوو، مەرحەلەی ڕابردوو، خوێندکارەکان بە نمرەگەلێکی باش قبول بوون. 4. دانش آموزان در پایان سال تحصیلی کارنامه‌های خود را گرفتند. خوێندکاران لە کۆتایی ساڵی خوێندن کارنامەکان ئەتە ئەنجامی خوێندنەکەیان وەرگرت. مینا نکته‌های مهم درس را یادداشت کرد. مینا شتە گرنگەکانی وانەکەی نووسیەوە.
ششم، وقتی امتحان تمام شد دانشجویان پاسخنامه ها را به استاد دادند. کات تحقیقکردنەوە تەواو بوو، خوێندکارانی زانکۆ، دانشجویان وتمان واتە خوێندکاری زانکۆ، خوێندکارانی زانکۆ وەڵامەکانیاندا بە مامۆستاکە ئوستادەکە. نیما در خانه زیاد مطالعه می کند. نیما لە ماڵەوە زۆر ئەخوێنێتەوە و در درسهایش بسیار پیشرفت کرده و لەوانەکانیان زۆر پێشکەوتوو بووە. بەشی سێهەم ئەمەیان زۆر گرنگە، تکایە جوان بیری بخەنە. البته وقتی شما تحصیلات خود را در مدرسه تمام میکنید، کاتێک ئێوە خوێندنی خۆتان لە قوتابخانە تەواو دەکەن، دیپلۆم میگیرید، واتە دیپلۆم وەردەگرن. واتە تۆ کاتێک پۆلی 12 تەواوەکەی ئەو کاتە دیپلۆمت هەیە. در صورتی که در آزمون ورودی دانشگاه قبول شوید و پس از 4 سال مدرک کارشناسی دریافت میکنید. ئەڵێ ئەگەر لە تاقیکردنەوەی ڕۆشنە زانکۆ قبول بیت، دوای 4 ساڵ مەدرەک واتە شەهادە یاخود بەڵگەنامەی خۆمان ئەڵێن بەکالۆریۆس، وان ئەڵێن کارشناسی دریافت میکنی، واتە دوای 4 ساڵ بەکالۆریۆس وەرەگری، ئەوان ئەڵێن کارشناسی. دواتر ئەڵێ ئەگەر تحصیلات خود را ادامه دهید مدرک کارشناسی ارشد میگیرید. ئەڵێت ئەگەر خوێندنی خۆ بەردەوام بیت، لە دوای ئەوە خۆمان ئەڵێن ماستەر، ئەوان ئەڵێن کارشناسی ئەرشەد وەرەگری. اگر دیسانەوە بخوێنی، اگر باز هم در دوره بالاتر درس بخوانید، در پایان دوره مدرک دکتری فارغ تحصیل میشوید. اگر دیسانەوە بخوێنیت و بەشدار بیت لە کۆتایی دەورەکەیە خولەکەیە، تۆ بڕوانامەی دکتۆرا وەرەگریت. کەواتە چیمانێ؟ دیپلۆممان هەیە، کارشناسیمان هەیە، کارشناسی ئەرشەدمان هەیە لەگەڵ دکتۆرا، کە دیپلۆمەوەی کە تا خوێندنی قوتابخانە تەواو بکەیت، کارشناسی هیزانکۆ، کارشناسی ئەرشەد واتە ماستەر، و دکتۆرەش هەر دکتۆرایە. وتمان کارشناسی کە هیزانکۆیە باواتای بەکالۆریۆس دێت. حوتەم ڕاهێنانەکانە ناوی ئەوانە لە بۆشایەکەیان نووسیتەوە و یەکەم خۆی شکاری گرۆ کتێبخانەیە، دووهەم چییە، سێهەم چییە، چوارەم چییە، خۆتان هەڵبەن تەواویکەن. ئەگەریش نەتانزانی ئەوە لە کۆمنتا بپرسن، هاوکاریتانەکەی. دواتر ئەڵێ دۆرە واژەی دەڕۆست خات بکەشید، واتە لە چواردەوری وشەی ڕاست هێڵ بکێشن یاخود باز نەبکێشن. وەڵامی پرسیارەکانەیەیتەوە بە پێی واتای ڕستەکە. ئەوەش بۆ خۆتان گەر نەتانزانی ئەتوانن لە ڕێگەی تەلەگرامەوە یاخود لە ڕێگەی کۆمنتی یوتیوبەکەوە، یوتیوبی مەمەد سەلاح و لە تەلەگرامی مەمەد ئێس عەلی، ئەتوانن هەر پرسیارێکتان هەبوو بپرسن. بەشی سێهەم دیزانەوە پرسیار و وەڵام و پڕکردنەوەی بۆشاییە. ئەوەش بۆ خۆتان بە پێی ئەوەی کە پێشتر خوێنمان ئەو بۆشایانە پڕەکەیتەوە. دواتر چیاوە؟ ئەڵێ لە وڵاتی ئێوەیە درباره شمادا دەربارەی ئێوە مەقطعهای تحصیلی در کشور شما، حتی بەشەکانی خوێندن لە وڵاتی ئێوە از ابتدا تا آخرین مقطع چگونه است بنویسید. واتە لە وڵاتی ئێوەیە خوێندن بە چەند هەنگاوە لە سەرەتاوە تا کۆتایی بینووسن. خۆمان ئەڵێن باخچەی ساوایان، دواتر سەرەتایی، ناوەندی، دواناوەندی
و تا کۆتایی خوێندن ئەژمێری بووی، بەڵام بەچی؟ بە فارسی. ئەوەشیان لێگەڕێن کە سیدیەکەمان لەبەردەست نییە. بەشی هەشتم بۆ وانەی داهاتوو باسی ئیشە، کار. بەشی یەکەمی وتمان کار دوو بەشە، ئەمە بەشی یەکەمی وانەی داهاتووی خوێنن. بەشی دووهەمی وانەی دواتر و کەم نزیکە بینەوە لە کۆتایی کتێبەکە. تکایە بیرتان نەچێت وانەکان بخوێنن و لەگەڵمان بەردەوام بن، وشەکان لەبەر خۆتانەوە بیڵێنەوە بۆ ئەوەی شێوازی دەربڕینی وشەکان بە شێوەیەکی جوان فێر بن. تاوانەیەکی تر خواتان لەگەڵ.